خاوەنی ئەم ماڵە 20 ساڵ لەمە و پێش لەلایەن دەستگا ئەمنیەکانی هەولێرەوە بانگهێشت کرا، بەڵام ئیدی نەگەڕایەوە. لەو کاتەوەش تاکو ئێستا بێسەر و شوێنە و هیچ سۆراخێکی نییە. بەرهەم عەزیز بە پاساوی دینداری و ئیسلامی بوون لە ساڵی 2005ەوە دەستگیر کراوە و تاکو ئێستا هیچ لەبارەی چارەنووسیەوە نازاندرێت. خات و ژیان هاوسەری بەرهەم دەڵێت هیچ شوێنێک نەماوە بۆ بچم، هیچ دەرگایەک نەماوە لێی بدەم، بەڵام نەمتوانیوە بۆ جارێکیش بیبینم. دەشڵێت جارێک داواکاریم ئاراستەی سەرۆکی حکوومەت کرد و دواتر بانگیان کردم بۆ هەواڵی خۆش، بەڵام دواتر بە هەناسە ساردی گەڕامەوە. داواکاریم ئەوەیە کە پیاوەکەم لە 2005ەوە دەستگیر کراوە و دایکی 6 منداڵم. 6 منداڵم بەبێ باوە گەورە کرد کە گچکەکەم عمری 18 ڕۆژ بوو، بابی خۆی نەدیتی حتاکوی ئێستا عمری 20 ساڵە، 20 ساڵ و 4 مانگە. باشە حکوومەتی هەرێ یعنی ئەگەر لەسەر ئەو دۆسیە بەجواب نێن و شتێکمان لە بۆ نەکەن ئەمە دەنگی خۆمە بەچی ڕابگەێنین. کانی بەڵگەکانی چییە، بەڵگەی چی نییە، یعنی بەس بە قسە ئەمن پیاوەم 20 ساڵ بگیرێتن و هیچ مەهاجەیەکشی نەبی، حتا کویستە نازانم ئایا پیاوەکەم مایە نە مردیە، پێم پیشان نادەن، محکەمەی ناکەن لەبەرچی هەموو ئاسایشەکانم کردیە. ئاسایشی گشتی کە لە بوو کەفالەی برایەکەی ڕۆیشت کاک بارزان کە بەخۆی دەستگیری کرد کە گوتیە من بڕۆ دایە ئەم لە گشتیە، یعنی لە گشتیە دەچمە گشتیش دەلێنە من لێرانە نییە کە نامەکەمدا دەستەرۆک گشتی تەلەفۆنی لە بۆم کرد، ئێغێر دەبی لەوێن دەربی ئەوان تەلەفۆنیان لە بۆم کرد، داوەرە خەبەرێکی خۆشە لەلایەن برا گەورە، ئەی باشە خەبەرە خۆشەکەتان لوک کە پس کرد و پێمتان پیشان نەدا ئەو پیاوەم، یعنی ئەو پیاوەم چی لێ هاتیە لو قسەی سەرۆکتان جێبەجێ نەکرد کە ئەمری پێکردن، ئەی لەوە گەورەتر یعنی ئەو قسەی جێبەجێ نەکەن، ئەی قسەی چی جێبەجێ دەکەن، بەسە حتاکەنجی وەڵا تووشی نەخۆشی بوومە منیش، وا تووشی نەخۆشی دڵ بوومە، تااقەتمان نمە هەندێک یانی زگتان بۆ ماڵ و منداڵی بستێ، ئەم گوش ماڵ و منداڵتان هەیە، خۆ دنیا هەرەوها نابی، ئی باشە دەزگتان بەو داکەی بستێ دەلێ کوڕەکەم بدەنەوە، هیچمان ناوێتن، بەس ئەوەندێ کوڕەکە بزانی چی لێ هاتی ئەو پیاوەم پێمان پیشان بدەن. نازانم هیچ تاوانبارێکیش نییە برێم تاوانبار بی، نە تەقینەوەی کردم، نە پیاوی کوشت بوو، نە مادەی هۆشبەری بەکارهی نابوو، هیچ نەبوو، بەس بڵێن وەڵاهی بە ناوی ئیسلامی یعنی ئیسلام بوون گوناحە بیکەین، ئیسلامی نامە قەدەغی ئەمە یعنی ئێستابووینەتە مسلمان خوای گەورەمی بەوە خەڵق کردیە. بەرهەم عەزیز لە دایکبووی ساڵی 1963 دانیشتووی شاری هەولێرە و بەر لەوەی دەستگیر بکرێت پیشەی فیتەر بووە. 6 منداڵی هەیە و بچووکترینیان کچێکە. ئەو کاتەی کە باوکی دەستگیر کراوە تەمەنی تەنها 18 ڕۆژ بووە و ئێستا زیاتر لە 20 ساڵە دوورە لە ناز و ئامێزی باوک. دایکی جەرگ سوتاوی وەستا بەرهەم بە چاوی پڕ لە گریانەوە، بە دڵێکی شکاو و بە چەندین نەخۆشیەوە چاوەڕێیە بەر لە ماڵاوایی لە ژیان جارێکی تر کوڕەکەی بگرێتە باوەش و سۆزی دایکایەتی پێ بدات. لەوە گریانم پێ ناگرێ، داوادەکەم کوڕەکەم بدەنەوە، ئەوە هەردەزارم وەچی جەیرانم دێتە هەر پێشەدایم لەکەم بوو، ئەران نەمدیتێ نازانم کووە کوونێ ئەمایە مردێزی نازیە چی نەکردیە زەلامی نەکوشتیە، قاسی قەتل قتالی نەکردیە، تەقینەوەی نەکردیە، هیچ شەشی نەکردی، هیچ لە گۆڕە مختاریان پێدا کردی گرتیتان لە گۆڕە بەلاشوەرەوە دویرە لە دڕسۆرێکە خوا خبرناکە مەهادە سوێنی ئەمەهادەکە هەبە سەرەکمانێدا. بەهۆی چاوەڕوانی زۆر و خەفەتی دووری و قورسی ئەرکەکانی خات و ژیان هاوسەری وەستا بەرهەم تووشی چەند نەخۆشێکی مەترسیدار بووە و ئازاری ژیان تەنجی پێ هەڵچنیوە. چارەنووسی بەرهەم عەزیز کە ماوەی 20 ساڵە لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێرەوە دەستگیر کراوە چارەنووسی دیار نییە. پەیام لە بەدواداچوونەکانیدا دەستی گەیشتووە بەوەی کە چەند کەیسێکی دیکەی هاوشێوە لە نێو هەولێردا بوونیان هەیە کە دادگایی کراون و سزا دراون، بەڵام ماوەی چەند ساڵێکیش بەسەر تەواوبوونی سزاکەیاندا تێپەڕیوە و ئازاد نەکراون. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.